سڵاوتان لێبێت بەپێی ئامارێکی بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێم 3.7 میلیارد مەتر سێجا ئاو لە بەنداوەکانی هەرێم کۆگا کراوە. بەپێی توێژینەوەیەکیش تا ساڵی 2030 لە سەدا 50 ئەو ئاوەی کە لە عێراقدایە لەناو دەچێت. هۆکارەکەشی بۆ گۆڕانی کەش و هەوا و سیاسەتی ئاوی وڵاتانی دراوسی وەکو ئێران و تورکیە. چونکە ئەگەر نمونە بە ئێران بهێنینەوە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 20 ڕێڕەوی ئاوی ڕووبارەکانی کە دەڕژانە وڵاتی عێراق و خاکی عێراقەوە گۆڕیوە بە ئاراستەی ناوخۆی وڵاتەکە و بەو هۆیشەوە ساڵانە 15 میلیارد مەتر سێجا ئاو لە عێراق دەگرێتەوە. هەر بەم هۆیەوە تەنیا لە سەدا 41 دانیشتوانی عێراق ئاوی پاکیشیان دەست دەکەوێت و لە سەدا 38ەکەی دیکە بە زەحمەت دەستیان دەکەوێت و لە ساڵ 21ەکەی دیکە هەر دەستیان ناکەوێت. هەر بەو هۆیەوە لە سەدا 30 خاکی عێراق تووشی دیاردەی بە بیابانبوون بووە و لە سەدا 54ەکەی دیکەش مەترسی لەسرە. هەر ئەمەش وای کردووە کە زستانمان زستانێکی سەخت و کورد بێت، هاوینەکەشمان هاوینێکی تووڵانی و درێژ و گەرم و سەخت بێت. ئەم دیاردەیە تەنها عێراق نییە، بەڵکو هەرێمی کوردستانی بەشێکە لە وڵاتە و کاریگەریەکەی ئەم هەرێمەشی گرتوتەوە. بەڵام دەکرێت بڵێن کاریگەریەکی کەمتر لەبەر ئەوەی پێچەوانەی عێراق لە سەدا 50 سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان لە ناوخۆی وڵاتدا سەرچاوە دەگرن و کەمتر ترسی هەڕەشەی وڵاتانی دراوسی لەسرە. بەڵام ئەم بەو مانایە نییە کە مەترسیەکە نییە، بەڵکو لە ساڵ 50ەکەی دیکە مەترسی هەیە کە ساڵانە بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کاریگەری دروست دەکات لەسەرکەمکردنەوە و وڵاتی تورکیاش لە ڕێگەی دروستکردنی بەنداوەزە بەلاحەکانی و بە هەمان شێوە کاریگەری دروست دەکات. لە هەرێمی کوردستانی بە شێوەیەکی نائاسایی ژماری دانیشتوان زیاد دەکات لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوەڕاست و خواروی عێراق و بیانی دێ لە هەرێمی کوردستان و بەم شێوەیە بە شێوەیەکی نائاسایی ڕێژی دانیشتوان بەرز دەکەنەوە و ئەمانش پێویستیان بە ئاوێکی پاکشە. ئەمە سەرڕای کردنەوەی دەیان پرۆژە و لێدانی چەندین بیر و تەنانەت گۆڕینی هەندێک ئاراستی ئاوی دەریاچەکان بە مەبەستی بوژانەوەی ئەو پرۆژەی بەڵێندەرانەی کە لە بەرپرسانی باڵا و دەسەڵاتدارە و نزیکن. لەگەڵماندا بن لەم بەرنامەدا بە دوواداچوون بۆ گرفتی کەم ئاوی دەکەم و ئەو ناوچانە دیاری دەکەم و زۆرانە دیاری دەکەم کە گرفتی ئاویانەیە و دەچمە لایەکە ئیدارەکانی شارەکە و لە پاشان دەچمە لای بەڕێوەبەری ئاو ئاوەڕۆی هەرێم بۆ وەڵامدانەوەی تەواوی ئەو پرسیارانەی کە لای تۆی بینەر هەیە. ئەوستا بۆچی ئاو بەشان ئەیبی لەکووە ئەوەی کوێ ئەو ماڵێ ناوە بگیانەوە بیرێ بیریانەیە ئەی ماڵی جناب لەکوێ باوردەوە دەبڕین بەرەو نەکە با ڕێگاکە لێ کوتکەینەوە فەرمو فەرمو ئەبێ ڕۆژانە چەند جار ئاوا ئاو بینی ڕۆژی دوو جای بم دوو جار ئەیجام دوو دەبە بەشەکە نەوەڵا جاری چوار دەبە پێنج دەبە بمتەوە ئەی پێویستان بەوە ئەبێ ئاو بکڕن هەروەڵا ئەبەگراوە نەبێ بکڕی ئەیسا مەسە ئەم دووسێ دەبە فریاتانەکەوێ کورنەوە وەڵا بەس ناچارێ دەست پێوەگرینەوە ئەم گەڕەکە هەمووی وایە یانی ئارە بەخوا گشتمان وای لەکەیوە ئەم بێ ئاوێ دەست پێەکە مانگ دوو مانگ زیاترەوە دوومە بەقادرگەرمێنە وایە بەس ئەوی تقریبا 22 ڕۆژ سێرش ئەومانە هەتا مانگی چەند ئاوابێ وەڵا هەتا مانگی 8 و 9 و 10 هەروە لە پێشی جەژن ئەم گەڕەکە ئەم منتیقەیەمە ئەم بلووەکە بڵێ 21 ڕۆژ 22 ڕۆژ ئەمجا ئاو گەیشتووەتە ئەم گەڕەکەی ئێمە لە پێشی جەژن من خۆم ساحێبی تەنکەرم قەنەعەت کە ڕۆیشتوینە بۆ سرەی ئاو بەیانی ئەڕۆیشت بە تاقێ زیاتر قەنەعەت کە سعاتی دوو بەرتەکەوت لە ڕۆژێکا دوو تەنکەری ئاوم بەرکەوتووە من خۆم ئاو فرۆشم یعنی خەڵک زۆر ڕەزالەتە زۆر کێشەی هەیە لەسەر کێشەی چەمچەماڵ بی ئاویە بە تایبەتی قادرکەرەمیەکان.
جناب وەکو کاسبکارێ پێم خۆشە باسێک لە ئیشی ڕۆژانەی خۆتیلەکەی میشە دەست پێکاوە بۆ کێ بەنم ئاوانە چەنە معاناتی خەڵک دەغڵم ڕاستی بە ئێمە هاوینیان زۆر چەم سەماڵ شۆڕش بێئاوە بەڕاستی زۆر زۆر بێئاون ئێمەش ئەم سێ مانگە زستان باشترە زستان خەڵک زۆر ئاوی ناوێت بەڵام هاوینان ئەم سێ مانگ چوار مانگە زۆر زەرور ئاوە خوا لە بەیانی زوو هەڵەسین 6 بەیانی حەوت بیان ئەو ناوە بڵێ هەتاکو و 4 5 ئێوارە ئێمە ئاوەدەی ئەوەی ئاوی نەبێت ئاوی دەینێ بەڕاستی سعری چۆنە ئێمەی داری ئاوە بە بەلاشە بڵێ بەس ئەخر ئێوە نایکردن و ئاوەکە ئەمەی داری بەڵێ بەڵام هەندێک شوێن هەیە ئاوەکەش ئەکردن حکومەت بڵێ بڵێ ئەوانەی سە کۆمپانیە ئەتوانن ئەوە کۆمپانیە جار وایە هاوکاریمان نەکات ئێمە تەکانەکەمان خۆ زین لە 2008 ئەم 6 حەوت تەنکەرێکمانەیە بەڕاستی بەشمان ناکە ینی فریا ناکە شارێکی زۆرە بەڵێ حوتەنکەرێکی لە داری ئاومەداری ئاو بڵێ بۆی خەڵک ناچارە ئەیکڕێت زۆری سەرەکەی تەنکەرەکان کەمە ڕاستە دوسێ دانی گەورەمان هەیە بەڕاستی ئێمە فریا ناکەوین هاوینە زۆر فریا ناکەوین ئێمەشتر بۆی تەنکەر تر حیسا هەبووایە هاوکاریمان بکرا زۆر چاک بوو هەرچەند خەریکە بنە فریا ناکەون وڵی ئەمە چارەسەرە ئەمە چارەسەرەوە وەڵامە چارەسەرنی ئێمەش حەزەکەین کاروانە دووکاران هاودەی خۆ دەزانین جاران دارە بوو ئەوە ئیسراحەت بەز ئیسراحەتمان نەماوە ئەم 4 5 مانگە ئیسراحەت نییە هەیە تۆڕی ئاوی هەر نەبێت زانانیش ناچا بن ئاوی بۆ بەرن ئەوەی ئیسا لە مەجموعی لەم لای هەیە بڵێ شێخانەکانی پێڵێن بڵێ ئەو مەجموعە تقریبا 50 ماڵێکەوە هەر هیچ نییە تۆڕی نییە نیەتی نەوەڵا بەتەنکەر ئاوێدەی جەناب بوو چەند ساڵەمە ئیشەکەتە منەمە 16 ساڵە لەم دایرەم 16 ساڵە لەم دایرەی ئیسا پێمان بڵێ ڕاستی عەقدیشن ئەرە بەخوا نەمایانیان کردە ڕسمی وەڵا 16 ساڵە هیچ شوێنە هەمیشەی نەبێ بێ هیچ چەمچە ماڵ هەمیشەی بێ ئەرەوەڵا ئێمە هاوینان زۆر ئیلاکی بەڕاستی بەس چییە ئێمە خزمەت هاوڵاتیە نەگەین وڵێن بە ئیشەکە بڕاتە ڕێوە ئەرەوەڵا دەقاتر ئاوە ئەمە بۆ خۆتانیانی فرۆشن بۆ خۆمانە بۆ خۆتانە هەر کەسێ بێ ئاوازش ئاحتیادیە بڵ تەنکیە بخاتە سەری و ئەی بەرەوەڵا کشتیاوە ئەوە بە جا ئاوا ژیانەکە ڕوا ئیجا وڵایتری چی بکەین چی بکەین وەرە پێم بڵێ بزانین چی بکەین حالمان چییە ئەو 32 ساڵەوە حالمانە تازە ئەتەیە چی بکەین چ کاتێ زۆر کار قەرەباڵخە ئەم بەردەمە ئەم شوێنینە وڵایتری سەر لە ئیسە بە دواوە خەڵەباڵەغی بەلەوە ئێستا گەرمایە و خەڵک خەوتووە ئاوا سەعاتێ دوای نوێژ ئەسر دەمە و ئێواران مەغریبان شەوان جاروایە هەموو کاتێک قەڵەباڵەغە بەزیتری سایسە پێش ئێوە تەنکەرەکە ماتۆڕەکەل کردو ماتۆڕەکە زووتر پڕێگە ئیزی هامەکەی نێڵاو هێنا ئیسە جاروایە بی سیارەی لێرە ئەگەر ناچاریش بنەمەش دەست نەکەی وێ ئاو بکردن بەکڕینش نییە کاکە وەرەی سە من و تۆ تەلەفۆنەکەین بۆ دەتەنکەر بۆ نایەنی بە 3 ڕۆژش بۆ نایەنێ ئەبێ معمیل خۆ بێ و بیناسی و یان خزم و بێ یان لە ڕێگای برادر و دۆستایەتی وێنا بە پارەکەش دەست و ناکە ینی بە پارەکەش واستەیەوێ نییە بە پارەش نییە نەوەڵ هەموو ساڵ ئێمە حاڵی ئەم قەزایە ئارە وەڵا قوربانە بم ترەتا ئەم ئاوەی گۆپتەپەنەیە بەس ئەگە هەروە بێ ئەم ئاوەش لە کات هەڵبژاردن و دەنگدانەکان ئاڵێن بۆ تانێنین و دوایەوە پارە نادەنە کابرای کۆمپانیا ئەوە سێت و وەزعەکە هەرۆ خۆیمێنێت ئێستا هەڵبژاردن نزیکە دەستیان پێ کردێتەوە بەخوا قیمەتی نییە هەڵبژاردن کێڵێ هەرەکرێ وە لە دوای عێراق وەزعی لێرە باشتر نیە ئەوان لەمان خراپترە وەزعەکە ناکرێ باوەڕ ناکەم یعنی ئەم چیرۆکی بئاویە بەردەوامە بێ هەر بەردەوامە بێ تازە کورد لەوەتی هەیە هەر بە نەهامەتی ئاورێتی هەتا ئاشمرێ بێ هەر بە نەهامەتی بڕۆ وەزع چاک نابێت تا بێ ڕۆژ بە ڕۆژ خراپترە ئیمڕۆ باشترە بەیانی خراپترە بێ یای ئومێد نییە نابخوا هیچ ئومێدی نییە ئومێد بەچی ئومێد بە سەرکردەیەکەگرێکە دڵسۆز بێ بۆ میلەتەکەی ئەمان میلەتیان بەرەڵا کردو کاتێ عیشیان بێ چوار درۆی قوتوار قسەی باق و بریقی بۆگەن و دوایەوە وەزعەکە دیسانەوە خۆی لێ دێت
دکتۆر ئەوەی کە مەبەستمان بێت لە ئەم بەرنامەیەدا مەسلەی ئاو لە هەرێمی کوردستان و بەتایبەتی ئاوی پاکشۆی خواردنەوەی تەوان بەتایبەتیش دۆخی چەمچەماڵ دۆخێکی نائاساییە وە گرمیانیش بە هەمان شێوە ئەم دۆخە نائاساییە بۆ کە دەڵێم ژینگەی سروشتی هەر ناوچەیەک مەبەستمە با لە پێکاتەی جیۆلۆجیەوە دەست پێ بکەین. پێکاتەی جیۆلۆجی ئێمە وەکو قەزای چەمچەماڵ پێکاتەیەکی جیۆلۆجی لەبار نییە بۆ لە خۆگرتنی ئاو بۆ لە خۆگرتنی بڕێکی زۆری ئاو و کاریگەری و تەسیراتی هەیە تەنانەت لەسەر نەوعێتی ئاو چکە ئێمە دەزانین کە سیفەت و ئاو کە بەناو بەژێر زەویدا ڕێ دەکات بەناو بەردەکاندا ڕێ دەکات سیفەت و تایبەتمەندی ئەو جۆرە بەردەی بۆ دەگوێزرێتەوە کە تێکەڵ بە ئاوەکە دەبێت و دواتر کاریگەری هەیە لەسەر ڕەنگی ئاوەکە تامی ئاوەکە و نەوعێتی ئاوەکە. ئێمە لە سنووری قەزای چەمچەماڵدا تقریبان حوت حوزی ئاوی ژێر زەویمان هەیە. هەندێکیان بچووکن هەندێکیان گەورن گەورەترینیان حوزی بانی مەقانە کە ڕوبەرەکەی 147 کیلۆمەترە کە بۆ یەکەم جار بیر لە بانی مەقان هەڵکەندراوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1972 دواتر لە ساڵی 1976 دواتر 79 ئەمە خۆی لە چەند بیرێکە ئەو کاتە قوڵی بیرەکان لە نێوان 20 متر تا 120 متر بووە بەڵام لە ساڵی 80 بۆ 85 یاخود بۆ 87 کاتێک کە چەمچەماڵ بەتایبەتی ناحەی شۆڕش بووە کۆمەلگایکی زۆرم لێ خەڵکەکانی دانیشتوانی ناحەکانی قادرکەرەم و سەنگا و بەشێک لە سنووری لەیلان ڕاگوێزرا بۆ ئێرە حکوومەتی ئەو کاتی عراق دەستی کرد بە هەڵکردنی ژمارەیەکی بیر لە بانی مەقان کە لە ڕێگەی تەنکەرەوە ئاوی دابش دەکرد بەسەر هاوڵاتیانی ئەم ناوچەیەدا و قوڵی بیرەکان تقریبان بە حکمی بۆ ئەوەی بگات بە ئاستی پێویستی ئاوە کەمێتێکی ئاوی باشی دەستکەوێ قوڵی بیرەکان تقریبان گەیشتە 210 تا 220 متر بەڵام لە دوای پرۆسەی ئازادی عراق لە دوای پرۆسی ئازادی عراق بەتایبەتی لە ساڵی 2005ەوە تاوەکو ساڵی 2010 یاخود 2012 قوڵی ئەم بیرانە وردە زیادی کرد بەهۆی چی بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی بەهۆی وشکە ساڵیەوە بە خۆتان دەزانن ئێستا ئەم دقیق قسەی دەکەین معدەلی بارانبارینی ئێستا چەمچەماڵ 267 ملم باری ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی پار نزیکەی 55% بە تێکڕا کەمترە لە پار ساڵ و هەڵکەندنی ژمارەیەکی زۆری بیر لە بانی مەقان کە بە نزیکەی 2000 تا 3000 بیر دەخەمڵێنێت کاریگەری کردووە لەسەر دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی لەلایەکی ترەوە ستاتیک و داینامیکی ئەم بیرانە لە چه ئاستیەکان لە ئێستادا کە دەڵێم ستاتیک مەبەستم چییە کە بەیانان زوو هەڵدەسیت پێش ئەوەی کە ئیش بە ترۆمپاکە یا غەتاسەکە بکەی ئاو لە ئاستێکدا دەوەستێت بەڵام کە دەڵێن ئاستی گۆڕاو یا داینامیک مەبەستمانە کە ئاستی ئاودا دەبەزێت بۆ قوڵیەکی زیاتر و ئیتر لەو ئاستیا مستەقڕە بێت لە ئێستادا کەم دقیق قسەت لەگەڵاکەم نوێترین بیرکە هەڵکەندراوە لە بانی مەقان ستاتیکی 83 مترە مع العلم ستاتیکی ئەم بیرە لە ساڵی 1970 ستاتیکی 20 متر بووە بەڵام ئێستا دابەزیوەتە 83 متر ئەمە لەو چینەی کە پێی دەوترێت پێکاتەی بەختیاری سەرو بەڵام ئەو چینەی کە پێی دەوترێت پێکاتەی بەختیاری خوارو کە سنووری سەیتەڕەکە بەدەسەڕاستا بەرەو شاری کەرکوو دەڕۆی تقریبا دابەزیوەتە 160 بۆ 170 متر. کاکڕمک ئێمە بە دۆتەچونێکمان کردووە کە شاری سلێمانی لە ڕێگەی دوو بۆریەوە لە دوکانەوە پرۆژەی دوکان بۆ سلێمانی ئاوی بۆ دابینەکە یەکێک لەو بۆریانە بەشێکی تەرخان کراوە لە تاسموجەوە بۆ قەزای چەمچەماڵ ئەگەر بێت و ڕووبەرەکە حسابکەین یاخود دانیشتوانی سلێمانی حسابکەین هەڵم نەکردووە لە ساڵ 20 ئەو ئاوە پێویستەگا بگاتە چەمچەماڵ بەڵام ئەوەی ئێمە بە دوادەرچوومان کردووە تەنها لە 106 ئەو ئاوە دەگاتە چەمچەماڵ تا چەند ئەو زانیاریانە دروستە و بۆچی نەتوانراوە بە شێوەیەکی دادگرانە و ئاوەی کە لە دوکانەوە دابینکراوە بە سلێمانی بەشێکی باشی بگاتە چەمچەماڵ. بەناوی خۆی گەورە میهرەبان کاگو شار بەخێر بێ بۆ بەرنامەی بە دواداچوون و لێرەوە سڵاو و ڕێز و حرمەت بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی پێم. دەمەوێت ئەوە بۆ جەنابت و بۆ هەموو بینەران پشڕاستکەمەوە کە بەڵێ هێڵی دوو دوکان هاوبەشین لەگەڵ پارێزگای سلێمانی و لەگەڵ قەزای بازیان بۆ دەتوانین بڵێن حەوزی بازیان
ئێمە ڕۆژانە پێویستیمان بە 600هزار متر سێجا هەیە بەڵام بەداخەوە ئێستا لە خوار 30هزار متر دێت واتە ئەگەر ئەو 600هزار مترە نایەت ئۆتۆماتیشی ئێمە نیوە کەمترژی ئەومان پێدەگات ئەگەر بێت و هەفتەی جارێک بتوانین ئاو بدەین ئێستا ناچارین دوو هەفتە جارێک ئاو بدەین هەندێک جای شکاتە 20 ڕۆژ تا ئێستا نەگەیشتوە لە ناوەڕاستی هەوینە نەگەت نەخێر هەروەتەی من لێرەم نەگەیشتوە 20 ڕۆژ پێشترش نەگەیشتوە 20 ڕۆژ بەڵام خۆت دەزانین بەهۆی کەمی بارانبارین ڕێژە ئاستی بیرەکانمان ڕوولەکەمی دەکات و دانیشتوان ڕوو لە زیادیت بوون دەکات وە پێداویستەکانی ئاویش بەردەوام ڕوو لە زیاد بوونە هەندێک کەس تێناگا هۆکاری کێشەی کەم ئاوی یاخود ئاوی خواردنەوە لە قەزای چەمچەماڵ چییە هۆکارەکەی دوو شتەی سەرەکی یەکەمیان ئێمە وەکو دووکان وەکو شوێنەکانی تر وەکو تەقتەق ئاوی سەرزەویمان نییە کە شیاوی خواردنەوە بێت و نیمانە هەر بەفعلی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویەکەشمان هەرچەند بەکاری بێنین هەرچەند بیر لێدەین ئەو ئاوە نییە کە شای خواردنەوە بێت لەبەرەوەی لەگەڵ پێکهاتە کیمیایی و نەوتیەکان تێکەڵە 7 ساڵە بۆ مەعالەجینەکرا چارسنەکراوە هەڵم لە 16 قایم گۆڕاوە بۆچی لەم ماوە توڵانی و درێژەیە چارەسەر نەکرا تەنها زەمانێک کە مای خۆشحاڵی بۆ سەرفرازی بووە 2003 تا 2012 بوو لە دوای 2012 تۆ شەڕی داعش هاتە توش و مالکی سەردەمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو بودجەی لە هەرێمی کوردستان بڕی ئەم پرۆژەیەک نییە بەخێر بە سەدەقە تەواو بێت یاخود بە کولفەیەکی کەم ئەو پرۆژەیە زیاتر لە 120 ملیار دیناری پێویستە ئێستا تا حدێک دیسان چێکرایەوە وە کۆمپانیاک هەم تەسمیمی کرد هەم دەبێت تەنفیزیکا و هەم دەبێت تەشغیلیکا بۆیە بڕەکەی شتێک کەمی کردو باشە خۆ ئێمە ساڵی پار لەگەڵ بەڕێوبەری ئاوڕۆی هەرێما قسەمان کرد باسی لەوە کرد 700 ڕۆژمانداناوە بۆ ئەوی کە پرۆژی ئاوی گوفتەبە بۆ چەمچەماڵ کۆتایی بێ ئەوە ساڵی تێپەڕاندووە کە بڕیاری سەرۆکی حکوومەتی لەسرە بڕیاری جێگرەکەی لەسرە و وەزارەتی شارەوانیشی لەسرە کە ئەو پرۆژێت تەواو بێەوە ساڵی ڕۆیشتۆ تەنانە ساڵ 6 کۆتایی هاتووە ئەی بەسمەوە بەوەوە کە لە هەولێر پرۆژەیەک هەیە پرۆژەی ئاوی هەولێرە تقریبان 480 میلیۆن دلاری بۆ خەرج کرا و 24 کاتژمێریش ئیشی تیاکرێ باشە بۆ لە هەولێر کە من نامانێ فەرەقین تەنان بەسمان لەوەیە ئایا ئەو لەوێت بۆ چەمچەماڵ نییە لە پرۆژێکی وا گەورە لە هەولێرەکرێ بۆچی پرۆژێکی بچووک وا لە چەمچەماڵ تەواو ناکرێ و بۆری غازی کۆرمۆر و چەمچەماڵ گەێنراوەتە زاخۆ و دووەک بەڵام بۆری ئاوی گۆبتەبە کە 35 کیلۆمەتر نەگەێنراوەتە چەمچەماڵ ئەم گلەی و ڕەخنانە جێ خۆی نییە کە خەڵکی گرێکا کۆمەڵک هۆکار هەن من ئەوانەی من پێویستە لەسرم بیڵێم و ئەوەی پێویستە لەسرم هەڵمەتی بۆ بکەم درێغیمان نەکردووە شوێنی پرۆژەیە دابینمان کردووە کێشەی کۆمەڵاتیە چارەسەرمان کردووە کێشەی ئەمنیە چارەسەرمان کردووە کێشەی زراعیە چارەسەرمان کردووە کێشەی فەرمانگەیە فەرمانگەمان بۆ کردوتەوە کێشەی ستافمان بۆ کردووە تەمان ئەگەر ئەم پرۆژەی دە کێشەی هەبێ نۆیمان چارەسەر کردو یەک ماوە ئەوش کێشەی پارەیە ئەمەی ئێستا دەیبینن تەنکی ماڵێکە لە شاری چەمچەماڵ کە بەهۆی بێئاویەوە خاڵی و هیچ ئاوێکی تێدا نییە دەمەوێت هەم سەیرێکی تەنکیەکە بکەم هەم باسێک لەوەش بکەین کە بەهۆی پیسی ئاوی چەمچەماڵیشەوە ئەتوانین بڵێن بەڕوونی ناوتەکیەکان دیارەکە پاشماوەیەکی زۆری ئەو ئاوێکیدایەکە بۆ قەزای چەمچەماڵ هەڵدەکرێت کە وەکو باسمان کرد لە بەرنامەکەدا ئاوی قەزای چەمچەماڵ لە ڕێگەی دوکانەوە دابین دەکرێت بەڵام بەهۆی ئەوەی کە ئاوەکەیان کەمە و بەتایبەتی لە وەرزی هاوین ئەوە سەرچاوی ئاوی لە شارەکە کەمە تووشی بێ ئاوی دەبن و ئەمە ئەتوانین بڵین لە چلەکانەوە وەزیاتر لە 7 ساڵیشە بۆ سەدەیەکیشە ئەم کێشەی کەم ئاویە لە چەمچەماڵ بوونی هەیە بەڵام لەم دوایانەدا بەهۆی
با بڵێن قوڵبوونەوەی گرفتی کەش و هەوا و دانەبارینی باران و وشکە ساڵیەوە کاریگەریەکەی زیاتر دەرکەوتووە. بەڵێ بەنای خی گەورە میهرەبان بەخێر بێن دەستان خۆش بێت تیشتان خستۆتە سەر بەرنمەیەکی زیندوو و هەروەها لە کاتێکی زۆر گونجاوە کە ئێمە وەکو خەڵکی شاری چەمچەماڵ بەڕاتی بە دەستکێشەیەکی زۆر گرنگە و ساڵانێکی توولانیە ئەناڵێنین ئەوش بریتە لە کێشەی ئاوی خواردنەوە چ بۆ شارەکان چ بۆ ناحەکانی دەوروبەری و هەروەها چ بۆ گوندەکان. ئەم کێشەیە بەڕاستی مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە کە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ساڵی چلەکان بە حکوومەتێک لە دوایەکانی عێراقەوە بە حکوومەتێک لە دوایەکانی هەرێمی کوردستانەوە بە هەموو سەرۆکی پەرلەمانەکانەوە بە هەموو سەرۆکی حکوومەتەکانەوە بە هەموو وەزیرە جۆر بەجۆرەکانەوە بەڕاستی تاوەکو ئێستا نەیانتوانیوە کە کێشەی ئاوی چەمچەماڵ چارەسەر بکەن. ئەم کێشەیە لە ڕاستیە گۆبتەپەکە نزیکە لە ئێمە و ئاوێکە ساڵانە بەڕاستی ڕێژێکی زۆری بە هەدەرەدرێ چەمچەماڵ بۆ گۆبتەپە نزیکەی 36 کیلۆمتر دوورە بێ ئەگەر لە ماوەی ساڵانی ڕابردووە لە سەردەمانی حکوومەتی هەرێمی کوردستانە ساڵی یەک تەنها 1 کیلۆمترێک لە ئاوەکە بهێنرایە. ئێستا کێشەی شاری چەمچەماڵ بەڕاستی لە قەیرانی بێئاوی ڕزگاریە بوو. ئەم دوو حیزبە کە ماوەی ساڵانێکی زۆرە حکومڕانی ئەم وڵاتە ئەکەن ناوی ئەم شاری ئێمەیان ناو بە پایتەختی شەهید و ئەنفال. ێ باشە ڕێتی ئەچێ کە پایتەختی شەهید و ئەنفال بەڕاستی ئاوی خواردنەوەی نەبێ بە شارەکانە ئەڕۆی بە گوندەکانە ئەڕۆی بە ماڵەکانە ئەڕۆی بەڕاستی عیبێکی زۆر گەورەیە لە سەدەی 21 لە کاتێکە ئێمە بەڕاستی خاوەن داهاتین. ئەگەر ئەم خەڵکە فەقیر بواە ئەگەر ئەم خەڵکە نەبواە بەڕاستی هیچ گلەیەک ناکرا. بەڵام ئەبینین دە سنوورەکەیمە کە دەوڵەمەە بە سامانی سروشتی و هەروەها داهاتێکی زۆری هەیە لە پاری ئەو شیرنیانی کاوەرێکیرێ چۆن گرنگی نادرێ بە چۆن گرنگی نادرێ بۆی کەوا چارەسەری کێشێکی بنەڕەتی بکرێ. ئەگەر ئێوە کامێرەکەتان بە زۆربەی کۆڵانەکانە بگەرە سەرەکی لە زۆربەی خانەکان نووسراوە ئەم خانووە بۆ فرۆشم بەڕاستی خەڵک ئێرە بەجێ هێڵێ ئێرە خەریکە ژیانی تیان نامینەیە کێشە بۆ کشت و کاڵەکەمان دروستە بێ کێشە بۆ خەڵک دروستە بێ کێشە بۆ گوندەکانمان دروستە بێ کێشە بۆ هەموو ئەو زیندەوەرانە دروستە بێ کە لە ناوچەکەی ئێمە یاژێن. بۆیە بەڕاستی بە دەرەجە یەکەم حیزبی حکومڕان لەم سنووریا بەرپرسیارە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە و ئەوانشی کەوا ئیدعای ئەوە ئەکەن کەوا کێشەی ئاوی چەمچەماڵ چارەسەرەکەن هەر لە ئاساسەوە ڕاستیان نەکرد لەگەڵ خەڵکەکەیە. یانی سەرۆکی حکوومەت دەڵێ ئەو من چارەسەرم کرد جێگرەکەی ئەڵێ من چارەسەرم کرد حیزب ئەڵێ من چارەسەرم کرد لەلایەک و کاربەدەستانی حکومی ناوچەی ئەڵێن ئەوە من چارەسەرم کرد. ئێمە تەنها یەک ڕاستیەکمان بۆ دەرەکەوێ بەرپرسانی ئەم ناوچی ئەسڵ ئەگەیان لە خەڵکی ئەم ناوچەی نیە و ئەسڵ لەگەڵ معاناتەکانی ئێمەیان ناژن تاوەکو ئێستا یەک نەفرێکیان شەوێک لە ماڵەکەیان نەماونەتەوە کە ماڵۆیان تەلەفۆنی بۆ بکەن کە بڵێ ئاوی خواردنەکەمان نەماوەتەوە. من هاوڵاتێکم کە لەم شاریان نیشتە جێم تەنکێکی بۆ نمونە 25 بەرمیلی مێ تەنکێکی احتیاتم هەیە تەنکێکی کەم هەیە لەسەرەوە منش وەکو هەموو هاوڵاتەکانی تر بەڕاستی ژیان بەم شێوازە لەم سوورە ناتوانێت بەردەوامی هەبێت. ئەی چیڵی لەسەر مەسەلەی ئەم با بڵێن ئاوە والله هی ئاو تا بڵێ خراپە ئەروەڵە باسێکی خۆتم بۆ بکە چۆن چۆنی ئاودابینەکەی ئەی کڕی چۆن چۆنیە مەسەلەکە. هەی منۆک خۆ من خۆم دوکانی مریشمێتە ئەم دوکانی مریشی 90 ئیشەکانی لەسەر ئاوەڕە لەسەر ئاوەڕە بزەبێت بەڵام ئەوە ئێمەوە خۆن ناشروی خوانە بێ 15 ڕۆژ جارێ بەخواوە ڕۆژ جار وایە گێت 18 ڕۆژ جاری ئاو نییە ئەبێ بڕۆی لەم سەر تەکلیف لەم برادەرکەی لۆ برادەرکەی تەنگەر ئاو بێنە بیکڕا ئیترە من خۆم باوکم بشکل پیکابێکیە بەخوا تەنکی ئاوی لە دووە قەت دای ناگرین یعنی یا خەڵکی چەمچەماڵە بۆ بێ سیارێکی دوابەتاڵ بکرێ بەس بۆی ئاو بگوات ئەبێ هەموو ماڵە پیکابێکی بێ و تەنکیەکی هەبێ ئاوە ئاوانە بێ دەرینایە بەخوا ئەگە قەمەرێکی شێ بێ دوابەتاڵێکی بۆ بکرێ خەمەرە بێ بڕۆی تەکلیف لە دراوسێکەت بکەیت تەنکیەکەی بەری تو یان بە سیارەکە دراوسێکە ڕۆخا حەلی نییە. وەسا ئێستا من تێبینی ئەوەشم کردووە ئەگەر بیتە ئەم منتیقەیەوە زۆر پێێتەوە دیارە کە کەم ئاویە لەبەرەوەی کە پێڕانە گەیشتی و باشی شتەکان بشوی لەبەرەوەی ئاوەکە کەمە بێت داچای دەستی پێ بڵی بزەبت من زۆری مشتەکان دێم بە لە مەڵان بۆچی ئەم شتاوەڵم کاکە ئاو نییە
کە من ئاو نەبیانی عیشەکەم ناڕوا من هەموو عیشەکەم لەسەر ئاوەڕوا میانی ناتوانانی سەب بتەوێتەوێت تۆ کە دوکانێکی ئێمە خواردنە یعنی بێ هەتا بتوانانی پاگوپاری ڕاوگەی بەڵام بۆی کەم ئەوە ناتوانانی ئێمە ئەو شتێوەکو خۆی 100% جێبەجێگرێتە بێخەکەین بالضبط يعني من فرم قسەکە فرم ئێمە کریەکاری ڕۆژانە بە 20,000 ئیشەکەین ئێوارە دینەوە بۆ ناو ماڵ مناڵ 15,000 دیناری ئەبێ بدەینە ئاو 15,000 ئەبێ بدەینە ئاو ئەی داد بێداد حکومەت بەزەیت پێمانە بێ ئەی چی لێ بکەین حکومەت بەزەی نییە ئەی بەزەی پێمانە نایە کاکە ئەم دانیشتووە بەقورآن یەک هەفتەیە خۆم نەشۆردە لەبەر بیاوی یەک دانە هەفتەیە خۆم نەشۆردە لەبەر بیاوی ڕۆژانەکەم 20,000 15,000 دەمە تەنکەری ئەوە تەنکەرەکەی بەرامبەرم بڕۆ بە 15,000 لی بکڕە هەر لەسەر قسەکەی جەناب بوو تەنانەت لە ماوەی ڕابردووە لە کۆنگرەی ڕۆژنامەوانەیەکی لە بەرپرسەکەوتی داوامان لە خەڵکەوە کەمتر خۆیان شۆن دیارەوەتان جەناب و هەفتەیە کەڵی خۆم نەشۆن وەڵای یەک هەفتەیە خۆم نەشۆردەمەش بە قسەیوانم کردووە خۆم نەشۆردووە ئەوە ئێستا ئەمڕۆ کە سی ئەم گەڕەکەکەین ئێمە ئەڵێن زۆربەیان کە سوکاری ئەلفان و هەر ماڵ و ئەلفالێکی بەڵێ بە تاکید گشتی خاوەن شەید و ئەلفالە گشتی ماڵ نییە شەید و ئەلفالی نەبێ لەم گەڕەکەیە لەم ناوچەیە تەنانەت ئەڵێن بە پارەش دەست ناکەوێت گەفتوی ئاویش بکڕی بە پارە دەست ناکەوێت مەخۆم سێدانە ڕۆژ بەو پیاوە من ئاوم بۆ بێنێت دەست ناکەوت بێنمی هەر دەستیش ناکەوت تەنکەری بە 15,000 تانکەرە من ڕۆژانەکەم 20,000 15,000 بدەمە تەنکەری ئاو ئەی چی بخۆم چیم بۆ بمێنێتەوە چی پاشەکەوت بکەم چی بخۆم ێوارەکەی لە کاتێکا لە ناوچەکانی تر من ئاگادارم کە 8 بۆ 10,000 تەنکەری بەڵام لێرە چۆن 15,000 هەتاکو 18,000 ڕۆیوە بەوەشەوە دەست ناکەوێت دەست ناکەوێت ئابێت معیدی نەگەڵادانی 3 ڕۆژ پێشەوە پێی بڵێ 2 ڕۆژ پێشەوە پێی بڵێ خەڵک میوانی تێ خەڵک قەڵەباڵەکەی تێ خۆم خەڵ میوان دەرەکا لەبەر بیاوی ئەمە وای کردووە کە خەڵک بیلەوە بکاتەوە شارەکە جێ بێڵێ ماڵەکەی بەڵێ بە تاکید بەڵێ من یەکێکی خۆمم واس ئاوا بڕوا ئەچمە کرێتی بە تاکید لەکەی وام گرفتە ئاوا دووبارە بۆ تۆ وەڵایی ماوەیەکە ماوەیەکە وەڵا چەند ڕۆژ جارێ ئاوتان ماسە 2 هەفتەی جارەکەیدان 2 هەفتە جارێک وەڵا ئەی ناچارە بن بیکڕنیان نا وەڵای یامە بە هاوسەکانە هاوسێ وەڵا ئەو ماڵایماندانی ماڵیانەوەبی ئێستا چەند ڕۆژ ئاو ناتۆ تۆ ئێستا تقریبا ڕۆژ جمعاتە ئێستا ئەو بەلوعەکەی جمعە نایە جمعە بۆ جمعەکەی وەڵا ئێستا کوان بەلوعەی ڕئیسەکەی ئەو ڕئیسەکەی وەڵا ئەمەتانە عفو باي جناب ابو برا ببرا السلام عليكم امين خال يا اخوان السلام اسا اما اوي اما اول رئيسك يا بله اما يعني انا واخواتنا نعم اخواتي او اخواتنا يعني هالبلو عينا بس لو هنا او نكم والله تدو حفتي زارت يا ما توري لي ما طوريش انا ولا معاناتي وخانمان دقلن بأويا تاچن ناچارن او بكرن والله او ناسني بس لبيرة كانت هني لبيرة كان والله يعني خير خوازان وحكومته والله أنا ويا هاسي كان ما عندني أين أول نبي ناچاري بكريت يا والله هن اللي قرق كان الله هدس ما ناكبت ولا أنا ولا دسناك رزالاته هايناني اللي تي رزالاته باش لك جناب بيتي عفو باشا استا اگر جناب مثلا داوي او كي دسك ويان زحمته والله زحمته يعني او كنا كشر زحمته هاوسينا بين نيه ما قبل كرين ارو ما قبل سنين جيان كدنا او قرساوينا نو لموزه رزالات معنا بيتواني ابو خدمتي زيادتي شمال بكري وهم تاكل سكري انفال كراون بلا ولا ابي خرج شي فقيره هاي ابوي ناس يا بخ يعني ابي بسنينك شغله سنك يا رزالات مو نبيو او نبيو ولا متجنيه نيانده خرجان فوتان بخو خلوا يدارناك دس خوش بي سلامة يا والله بيب كمان بوتشا كان وهم هاينا بيتاوي شاكري ان شاء الله ان شاء الله قومان تان هي ولا برمتي هذا خو مالي باش ان شاء الله باش بيا ان شاء الله اخو خلك فوتيه دكتور كوتا برسيارم مسألة شعر السنة حملة شمال حملة هولير حملة قرميات شون ام قرفتانا شعر السنة پەرە پێدانی دەرامەتی ئاو بە شێوەیەکی گشتی بە تایبەتی ئاوی سەرزەوی گرنگە و ڕۆڵ و کاریگەری دەبێت لە دابینکردن و کەمکردنەوەی
کاریگەری وشکە ساڵی و دابینکردنی ئاوی پێویست بۆ کاروباری ناوماڵ بێت چ بۆ ئاژەڵداری بێت چ بۆ کشت و کاڵ بێت کاگوشار لێت ناشارمە من ڕۆژانە سەردانی گوندەکان دەکەم و دەبینم وەزعی گوندەکان بە تایبەتی گوندەکانی ناحەی شۆڕژ لەو پەڕی خراپیدایە ئین تەنانەت هەندێک گوند ئاویان دەست ناکەوێت بۆ ئاژەڵەکانیان و لە هەمان کاتیشدا ڕێگەش نادرێک بیرێک هەڵکەندرێک کە ئاژە خۆت دەزانی ئاژەڵ یعنی مرۆڤ دەبێت ئاوی بۆ دابینکە خۆی بێدەسەڵاتە لە ئازدابینکردنی ئاوە بۆ خۆی بەڵام لە هەمان کاتدا بۆ نمونە دەڵێن دەبێت بە ڕۆتەری و بە ئامێری ڕۆتەری و برینەوە ئەم شتانە هەڵکەندرێ ڕاستە خۆوە طریقێکی ناجح سەرکەوتوترە بەڵام کابرا 50 سەر یا 100 سەر ئاژەڵی هەیە مەگەر بیفرۆشە بیداتە حەقی چییە؟ کرێی هەڵکەندنی بیرێکی برینەیە حل و چارەسەر دروستکردنی بەست و بەنداو من بە هیچ دروستکردنی بەست و بەنداو لەسەر چەم و ڕووبارە هەمیشەی وەرزیەکان لە ساڵانی هەشتاکان ئەو حکومەتی ئەو کاتی عراق دروستکردنی بەنداوێکی پێشنیار کردووە لەسەر چی لەسەر ڕووباری باسەڕا کە توانای گلدانەوەی 250 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە لە کاتی شێداریدا لە کاتی وشکەسایدا توانای گلدانەوەی 120 میلیۆن مەتر سێجا ئاوی هەیە پلانی دواتر چیتر پێویستە پلانی دواتر دەبێت بربەستی خۆراکدەری ئاوی ژێرزەوی دروست بکرێت ئێمە نابێت احتیمال بکەین لەسەر ئاوی ژێرزەوی بەڕاستی ئەگەر حکومەتی هەرێم بیەوێ لە ڕێگەی ئەو دابارینەی کە دەبارێت تەغزیە و خۆراکدەری ئاوی ژێرزەوی بک بە هیچ شێوەیەک ناتوانێت ئیلا دەبێت پەنا باتە بەرچی تەغزیە ئیصطناعی تەغزیە ئیصطناعی چییە زۆر جار هەندێک شوێنمان هەیە گونجاو نین بۆ دروستکردنی بەنداو بەڵام گونجاون بۆ بربەست و ڕێگری لێ بکرێت بۆی بەشی زۆری ئەو ئاوا بۆ خود دەزانی دابارین کاتێک کە دەبارێت سێ شێوە وەردەگرێت بەشێک ئەو ئاوا بە شێوەی ڕەن ئۆف دەڕوات بەسەر زەویدا بەشێکی ئینفلتەرێشن دەکات دەچێت و دەبێتە ئاوی ژێرزەوی بەشێکی دەبێتە تەبەخور و بە هەڵم بوون بەڵام لە ئێستادا ئەگە ساڵی داهاتوو 1000 ملم 1500 ملمیش باران ببارێت تعویزی ئەو هەموو دەرهێنانی ئاوی ژێرزەویە ناکاتەوە کە لە سنووری چەمچەماڵ داڕوویداوە ئەم شوێنەی کە لێی وەستاوین من ساڵی 2020 بیرێک هەڵکەندرا لە قوڵی 27 بۆ 32 متر گەیشتە ئاو 24 سعات نەدەبڕا بەڵام لە ئێستادا ئەو بیرە تەنازولی کردووە لە شەو ڕۆژێکدا لە 20 دقە زیاتر ئاو نادا بۆیە پێویستی قوڵی ئەو بیرە 65 متر پێویستی بە قوڵکردن هەیە مستەوای ئاو گەیشتوت لەم شوێنە 87 متر دەبێت 87 متر تێپەڕێنی بەڕاستی ئەمەش کارەساتە و حکومت دەبێت پلانی دوورمەودای هەبێت بۆ چارەسەرکردن و کێشە و گیر و گرفتی قەزای چەمچەماڵ بە تایبەتی و ناحەی شۆڕژ بە تایبەتی لایەکی تریشەوە من دەڵێم زۆر جار سوء تەوزیع هەیە سوء تەوزیع من زۆر جار خزم و کەسوکارم هەیە بۆ نمونە لە قەزای بازیانە دەڵێ ڕۆژنە ڕۆژێک ئاو دێت بەڕاستی دەڵێ خۆیان دەڵێن ئێمە ئەو ئاوەی کە وەریەگرین زیادە لە ئێمە لە کاتێکدا ئەگەر بتوانرێت بە شێوەیە لە شێوەکان دابشکاریەکی یەکسانی هەبێت لە نێوان قەزای بازیان و قەزای چەمچەماڵ ڕەنگە و کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی کێشەی ئاو من لێت ناشارمەوە تەنانەت لە ناو ناحەی شۆڕشیشا سوء تەوزیع هەیە بە شێوەیەک ئیشتە گەڕەکی ئاوارەکان و گەڕەکی پیرادەکان ڕاستەخۆ لە بۆ ڕێ ئەرزیەکەەوە ئاوەردەگرن و هەفتەی جارێک ئاو دێت بەڵام گەڕەکی قادرکەرمەکان کە خزم و کەسوکارم لەوێ هەندێک جار دەچێتە 14 ڕۆژ تا 16 ڕۆژ جارێک ئاو بەردەدرێتەوە بۆیان و پێم ناخۆشە ئەمەتانیش پێ دەڵم بەڕاستی ئایندەی ئاو بیرەکانی بانی مەقان لە قۆڵی 250 متر و 300 مترە هیچ مانایەک بۆ ئاو نامێنێتەوە قەنەعەتم وایە لە 5 ساڵی ئایندەدا بە هەموو شێوەیەک شێوازێک لە شێوازەکانی بە بیابانبوون ڕوو لە بانی مەقان دەکات کە گەورەترین حوزەیە لەسەر ئاستی قەزای چەمچەماڵ و هەندێک حوزی تریشمان هەیە لە چوارچێوە ئەطرافی چەمچەماڵۆک و حوزی بناری گلە حوزی برایم خوڵامە حوزی قەیتول مەملەحەیە بەڵام هەندێک لەو ئاوانە گەڕاون ئاوی کبریتین بە کەڵکی بەکارێنان نایەن سەرباری ئەوەی ئەم ناوچەی ئێمە لەژێر کاریگەری تەرکیبێکی جۆرەی کە پێ پێکاتەی فارس پێکاتەی فارس دەلالەتە لەسەر بوونی نەوت و گازی سروشتی لەم ناوچەیە یعنی ئیسیفادە ناکەین لە قۆڵکردنی بیرەکان لە هەندێک شوێن ئەگەر زیاتر بیرەکان قۆڵکەین بچێتە خوارەوە خوێیەک لەسەر زەوی دەنیشێت و بە هیچ شێوەیەک بە کەڵکی بەکارێنان نایێت. ڕاشکە و بیت هەست ناکەیت جۆرە لە جیاوازی و پراوێست خستن هەیە لە ناوچەکانی تر پرۆژەکان پرۆژە سەبەلەحەکان دەکرێن بەڵام لە چەمچەماڵ ناکرێت یعنی 35 کیلۆمەتر ئەوە ئەهێنێ
تقریبا زیاتر لە 200,000 خەڵک بێ ئاو بکەیت. خۆزگەم پرۆژەیە لە ساڵی 2013 هاتبا بواری جێبەجێکردن و تەواو بە بۆی ئێستا ئێمە درکمان بۆ جیاوازیە نەکردبە. من قسەکەم لێرەیە. خۆزگە پرۆژە بودجێ بۆ دابینی کرێ زەوی بۆ دابین نەکرێت لە مقابلی پرۆژە. خۆزگە بودجە خۆزگە حکوومەت یاریمی کوردستان لە پەرلەمان بودجەی بۆ دیاری کرابە و بودجە لە پەرلەمان پەسەند کرابە و حکوومەت سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانەوە من قسەکە قانونیە محاسبە و کرابە بانکش کرابە لەسەر چۆنیەتی بودجەی سەرفکردن بۆی ئێستا و گومانە لای جنابت و لای ئێمەش نەمێنێت کە جیاوازی دەکرێت و بودجە بۆ پرۆژەیەک کە قەراری لێ دەدرێت بودجە بە وەرەق قەراری لێ نادرێت دەبێت بە ڕەسیدەوە قەراری لێ بدرێت. ئەم پرۆژەی ئێمە بەداخەوە ڕەسیدی نەبوو بەڵام خۆشبەختانە لە 22/5 کە من سەردانی نووسنگی بەڕێز کاقوبادم کرد بە هیمەتی ئەو لەسەر فەرمانی بەڕێز 500 5 میلیاری بۆ خەرج کرا خۆشبەختانە ئێستا لە کاردایە. ئێستا ئەوەی کە مەبەستمە جەختی لێ بکەینەوە ئەم وەکۆ لێ ئەسەحب الئیمان ئەگەر بێت و خۆکۆزای زۆربەی پرۆژەکان لە هەرێمی کوردستان و تەوری شای سلێمانیش بە پێدانی زەویە ئەگەر بێت و پێشنیارێکی لەو شێوە جەنابتان بیکەن بۆ گۆڵی ڕاگوزەری ئەم دۆخە و تێپەڕاندنی پێت وایە سەر بکرێت زەویەکی نایە یاخود چەند زەویەکی نایە بدرێ بە کۆمپانیای بۆەوەی ئەو پرۆژەیە تەواو بکات. من لە هەموو بۆچوونەکان هەموو پێشنیارەکان بۆ تەواوکردنی ئەم پرۆژەیە دەکەین گرنگە کۆمەڵک پێشنیار کراون یەکێک لەوانە زەریبە نەخرێتە سەر ئەو ئامێرانەی کە لە ئەوروپا دەهێنێ بۆ خۆی ئەمە بەشێکە لە دەستکەوت و هاوکاری و کاراسانی بۆ بکرێت لە هێنانەوەی چکە خۆت دەزانانی ئەم پرۆژەیە مەوادەکانی لە هەرێمی کوردستان نییە لەوە کاراسانی بۆ بکرێت لەوەش کاراسانی بۆ بکرێت سوپاس بۆ دکتۆر ماکوان بەڕێوەبەری بانق و جەنابی وەزیری دارایی هەموو ئەو وەزیرە بەڕێزانە کە هەر هەمویان کۆکن خەرجی ئەم پرۆژەیە بکرێت وە یەک دەمێت سوپاسێکی ترکەم خاوەنی کۆمپانیە دەڵەگەر من 1 میلیارد وەرگرم بای 2 میلیاردی ژەکەم بای 10 میلیارد وەرگرم بای 20 میلیاردی ژەکەم هەند و قاتی خۆی ژەکە و شتێکی تریشی جوانتری هەیە ئەوەی پرۆژەی تری لە هەندێک شوێن هەیە لە شوێنەکانی تریش پارەوە بگرێت دێ لەو پرۆژەی خەرجەکە بنمونە پرۆژەی هەبوو لە بەغداگوتی منەوە دەچم پارە لە بەغدا وەردەگرم دێم هەر لەوە خەرجەکەم و یەکێک لەو پێشنیارانش ئەوەیە کە لە سلێمانی ئەگەر خوا نەکردە کێشەی دارایی بۆ دروست بوو لەوێش پێشنیاریەوە بکرێت دروست نەبوو ساڵی ڕۆیشتووە لە ساڵ 6 ئیشەکان بالعکس پرۆژەکە تەنها 20 ڕۆژ وەستا سستە ڕات پرۆژەکە ئەو ماوەش کە سزڕۆی پێویستی بە پارە بوو ئێستا خۆشببختانە زۆر باش چالاکانە ئیشەی دەستی بە ئیشکردەوە بەڵام ئەو بڕاپارەی 2 ساڵی بۆ دانرا بوو ساڵێکی ڕۆیشتووایە ئەو بڕپارێ ڕۆژی بۆ دانرا وە نەبوو کە کڕمک جانەکە پرۆژەکە 600 ڕۆژی بۆ دیاری نەخسی ڕۆژی باشە ساڵێکی نەڕۆیشتووە تقریبا ساڵێکی ڕۆژ لە ساڵ چەند تاو بوو لە 106 تاوە بووە کەواتە ئەمەجەکەی 12 دەبێتە ساڵێک باشە ماوێتی لە دوای بڕیارەکەەوە دەست بەکار بۆ لەو کاتەوە بۆی حیسابە جانەکەم لە ڕۆژی دەست بەکاربوونا بۆی حیسابە کاگوشیارجان بۆ مەسلەی ئاوی گۆپتەپە ئێمە ئەمانەی بزانین کە ئەم پرۆژەیە بۆچی چارەسەر نەبوو پرۆژەی ئاوی گۆپتەپە هیچ کێشێکی نییە لە ڕووی تەکنیکیەوە و لە ڕووی ئیشرافەوە و لە ڕووی موافقاتی مالیەوە ئەمە هەم کارێکمان بۆ کردووە و تقریبا 180 پرۆژەکە تەواو بووە ئیشکارەکانی دیزاینکردن نزیکی 185 تەواو بووە کە بابەتێکی جەوهەریە و کۆمپانیا ئیشکارەکانی خۆی هەم لە دانانی کەمپ و لە دامیکردنی مەجموعە کەلوپەر و لە جێبەجێکردنی بەشێک لە خەزانەتەکان ئیشی کردیە بەڵام ئەوەی کە کێشە بوو بەڕاستی دوو سولفیان هەبووە دوو پێشینەیان هەبوو پێشینەی پێشەکی کە سەتادەی پارەکە بە شێوەیەکی پێشینەی پێشەکی بدرێتە کۆمپانیەک تاکە بتانی دەن کەلوپەری پێویست بۆ ئەو پرۆژەی دابین بکاتن کە بڕەکەی 11.4 میلیارە بابەتی دومیش 180 پرۆژەکەتەوە بووە ئەمە سولفەکمان لۆکردیان تقریبا بە حدودی دوای ساڵێک نییە بەێ تقریبا نێژی بە 6 ماگان ئەو 180 تەواو بووە لەبەرەوەی کاری دیزاین سێمانجی یەکەم زۆر بە چڕی دەڕاتن ناتوانانی ئیشکارەکان بکەن دوایی هەر لە ماوەی 2 مانگەجی 180 تەواو بووە ئەو 180 کە تەواو بووە
سولفەچی کردیەوە دوای ئەوەی 3 مانگان سەردانی بانقەکانی کرد دیار بوو سیولە نەبوو لەو بانقانە لۆیەویش ناچار بەجێری عقد داوای ڕاگررتنی ئیشکارەکانی کرد چکە نە سولفەی مقدمەکەی پێدرا بتانی ئیشکارەکانی بکاتن نا سولفەی ئەتادەکەش پێدرا کاکاری دەزانین کە لە دەربەندیخان کێشەی ئاو هەیە کەم تا زۆر لە هەندێک گەڕەکەکان دوای ئەوە لە ڕانیوتمان گرفتەکە تا ڕادێ چارەسەر کراوە لە هەولێر لە هەندێک لە گەڕەکەکان و گرفتە هەیە لە سلێمانی لە هەندێک لە گەڕەکەکانم گرفتە هەیە لە چەمچەما زۆر بەخەستی گرفتەکە هەیە دانیشتوانی چەمچەما گلەیەکیان هێڵن بەنمونە پرۆژەیە لە هەولێر هێڵی فراگوزاری ئاوی هەولێر 480 ملیۆن دلاری بۆ خەرج کراوە و یان بۆ تەشخیص کراوە و ئیشی تیاکرێت کاری تێداکرێت بەڵام پرۆژێکی بچووکی ئێمە کە 35 بۆ 40 کیلۆمەترە 79 ملیۆن دلار هەڵم نەکردووە سرف ناکرێ و بە بیانی نەبوونی پارە ئەمە بە جیاوازی باسەکەن ئەڵێم کۆمپانیاش هەیە لە زی گەورە و ئاڕاکێشە بۆ پرۆژەکەی کەچی حکومەت نایەوێت ئاوی گۆبتە بە بگاتە چەمچەما ئایا جیاوازی هەیە و بۆچی ئەم گومانێک لە دروست بۆ تا چەند هەستەکەی حەقیقەتی تایە بەێ تاکیت بابەتی ئەوەی تەماشاکردنی حکومەت لە بۆ بابەتەکان لە بۆ مەریم کوردستان یەک حکومەتە و بە یەک ساعت تەماشای وڵاتیان دەکرێتن جێبەجێکردنی پرۆژەک لەوانەیە لە دوو بابەتەوە یەکەم شت حەزمی پرۆژەکەی تحدیدی کەمی پارەکەی دەکاتن و حەزمی ئەو شوێنێکەوە پرۆژەکەی دۆ دەکرێتن تحدیدی ئەو بودجەی دەکرێت کە پێویستە لەوە شوێنەی شاری هەولێر گەورەترە لە بەرەنجێ پرۆژەکەی گەورەترە شاری چەمچەما دابینکردنی بودجە ئەویش احتیمال دەکات لەسەر دوو بابەت یەکەم شت هەبوون و نەبوونی سیولە لە بانقەکان وەکو باسمە کرد ئەمە کارە تەکنیشەکانمان تاوا کردیە دوو سولفەشمان لەوە کۆمپانیا کردیە بەڕان دوای ئەوەی 3 مانگ 4 مانگە سەردانی بانقەکانی کردیە و نەبوونی سیولە دەستگر بووە لە بۆ ئەوەی ڕێگر بووە لە بۆ ئەوەی کە بتانی ئیشکارەکانی تاوا بکاتن لەوانەیە لە شاری هەولێر پارە سەرف کرابیتن و دووەمیش بابەتی ئەوەی کۆمپانیاکە ئیسعدادی نەبووکەوە پرۆژەکە ڕابگریتن یعنی ئەوە احتیمال دەکات لەسەر ئیمکانیەتی کۆمپانیاکە بەجێرێ عقدیش ئەگەر دوو مانگ تێپەڕی و پێشینە لە بۆ کۆمپانیا کرا کۆمپانیا دەتوانێت ئیشکارەکانی ڕاگریتن یا هەندێک کۆمپانیا هەیە ئیشکارەکانی خاو دەکاتەوە هەندێکیش بەردەوام دەبیتن ئیمکانیەتی مادی هەیە و ئیشکارەکانی بەردەوام دەکات کۆتا پرسیارم کەی ئەگەری هەیە گرفت یاخۆی پێ و پلانە ئێوەدانە گرفتی کەم ئاوی لە هەرێمی کوردستان کۆتایی بێ یان بەڕێژێکی بەرچاو کەم بێتەوە بابەتی گرفتی ئاو کەم دەبیتەوە کۆتایی پێ نایەتن وەکو ئاگادارن بابەتی وشکە ساڵی تاسیراتی لە هەموو هەبووە و زۆش دڵنیا بنکەوە تەنها هەرێمی کوردستان کێشەی نییە و وڵاتی زۆر پێشکەوتوش ئەو هەمان شێوە ئەو کێشانەیە هەیە لەبەرەوەی ڕێژەی ئەو کەمی ئاوەیکەوە حسێب کرای لە بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی کەم بووتەوە و ئێمە ئێستا نێزیک دەبینەوە لەوەی کەوە لەمە دووە هەرچەندە شەڕێکی مەخفی هەیە لە بۆ سەرچاوەکانی ئاو دەستبستدا گرتنی و دروستکردنی بەندا و گۆڕینی ڕێڕەوەکان بەڕای ئێمە بە حکومی ئەوەی کەوە شەڕ و کێشەویشتکەمان هەبوو لەگەر ینی لە بابەتی داعش و لە بابەتی قەیرانی دارایی و لە چەندی بابەتی تکە هەستمان بۆ بابەتی نەکردی ئەگەنا وڵاتانی دەوروبەرمان زۆر بە چڕی ئەو لۆ بابەتی خۆیان ئازر کردیەوە شەڕی داهاتوش بەڕاستی شەڕی ئاو دەبیتن لە نێوان وڵاتەکان و هیچ شتێکیش نابێتە ئاو حتا لە مستەقبل نەفت و نەمەعادنەکانی تکە هیچ قیمەتێکیان نابیتن بەرامبەر قیمەتی تۆڕەکان مەبەستم زیاتر ئەو تۆڕانی کە هەیە لە ناو شارەکانە کە هیچ نەبیوانە معالەجەکرێت بەێ وەکو ئاگادارن ئێمەستاکە لە هەرێمی کوردستان زۆر بەسەری لەسەر بابەتە ئیشێرەکەین پرۆژەی فریاگوزاریە لە شاری هەولێر تقریبا 411 کیلومتر بە 211 کیلومتر لەلایەن دوو کۆمپانیاوە جێبەجێ دەکرێتن نێزیکی 235 کیلومترمان هەیە لە قوشتەپە بە هەمە شێوە پرۆژەیەکی زۆر گەورە لە بۆ سلێمانی بە قیمەتی 293 ملیۆن دلار ئێستاکەوە هەموو ڕێکارەکانی تەواو بووە لە ماوەی دوو هەفتەیت کە ئەلان دەکرێتن و ئەویژەوە دەکرێتن لە دوکان هێڵی دوکانی هێڵی سێمی دوکان سلێمانی ئەویش هەر بۆ سلێمانی بۆ سلێمانی دەستین بەری بۆ سلێمانی و گەڕەکانی ناوسێ دەربەندی خان بەما شێوە ئیشکارەکانمان ئەمە هەموو ڕێکارەکان لە ئەنجومەنی وەزیران موافقاتی تەوامانەوەی نایتەوە هەر کاتێک کە بتانرێتن بودجەیەک یان پێشینێکی بۆ سەر بکرێتن لەلایەن باقەکانەوە ئیشکارەکانی دەست پێ دەکاتەوە بابگەرم و هەولێر ئیفراس 3 هەڵم نەکردو ئیشی تیاکریان 4 ئەوە پرۆژەی هەولێر
یان پرۆژی فریاگوزاری پێدرێن بەڵێ. ئەمە ئیفراز یەک و دوو سێمان هەیە ئەو گەیشتووە بەێ ئەوە تقریبا 1970 پرۆژەکەتەوە بوو بڕیارە بکرێت وا بڕیارە بە دوو مەرحلە مەرحلەشیان لە ناو مانجی هەفتە مەرحلەشیان لە مانجی 11 هەر ئەمساڵ هەر ئەمساڵ ئەزانم باسی گۆپتەپەمان کرد بەڵام گۆپتەپەکەی ئەگەری هەیە کێشی پارە دروست نەبێت و کەیتەوە بەێ ئەگە کێشە و گرفتی سویلە نەبێتن گۆپتەپەش بە ساڵێک و 2 مانگ 3 مانگ تاوا دەبێتن بەڵام ئەگەری هەیە دروست بێت بەپێی ئەگەر کێشە نەبێت ڕابردووە ئەمە یەک شت پێ برم ئەمە دایرەشی تەکنیکینە حتا چەککردنیش ئەو عیدیمە دەبێتن بەران ئەگەر دەتەوێت دڵنیابیلەوەی پێویستە لە وەزارەتی دارایی لە بانقەکانی سلێمانی پرسی ئایا کێشە و گرفتان دەبین دۆسیلەی ئەگە ئەوان کێشە و گرفت ئەمە ئەو چەکانێکە دەینێرین ئەو پێشینانی کە دەیکەی نێزەکە دە بۆ مقاولی ئەگەوان کێشیان نەبیتن ئەمن دڵنیاتان دەکەمەوە لە ماوەی ساڵێک و 2 مانگ کۆمپانیاکە دەتانی ئیشکارەکانی خۆی تاوکات. لە کۆتایی بەرنامەکەدا گەیشتنە ئەو دەرئەنجامەی کە چەمچەماڵ دەربەندی خان بەشێکی شاری سلێمانی بەشێکی شاری هەولێر و چەندی ناوچەی دیکەش گرفتی کەم ئاوی و نەبوونی ئاویان هەیە و لە هەمانکێکا بەشێک لە سەرچاوە ئاویەکانیش وشک بوونیان بە جددی مەترسی وشکبوونیان لەسەرە و هاوینێکی سەخت چاوەڕێمان دەکاوە لە بەرامبەریشدا ئەو پرۆژانەی ئەو تۆڕانەی کە بۆ ئاو لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردا هەبوونەوە پرۆژانێک کە لە ئێستا لە کاتە ناوانیش بەشێکی سست بەڕێوە دەچن و لە ینی پەیوەندیداریش دەڵێن زۆنی سەوز و زۆنی سەر بە ناڕاستن خۆ دەڵێن ئێمە هەموو لایەنە ئیدارەکان بە شێوەیەکی یەکساندا باش دەکەین بەڵام بۆ گرفتی پارە ئەوە ئەبێ بانکەکانی سلێمانی و ئەوە ئەبێ لایەنی دەسەڵاتداری سلێمانی پارە بۆ پرۆژەکان دابین بکە و لە هەولێریش لایەنی باڵادەست و لە کۆتاییشدا لە بینی ئەم کێشمەدا تەنیا تۆی هاوڵاتی بێ ئاوێکت بۆ دەبێنێتەوە و گرفتەکەت بۆ دەمێنێتەوە و بەرپرسان هەر ئەم ساڵ بە ساڵێکی دیکە هەر ئەم پرۆژە بە پرۆژەیەکی دیکە هەر ئەم پرۆژە بە کۆمپانیا بە وەبەرهێنێکی دیکە دەسپێرن و ناگەێن نەپایان هەر لەبەر ئەوە شاوەتە بە نمونە پرۆژەی گۆپتەپە کە ماوەقی 630 ڕۆژە 79 میلیۆن دلاری بۆ تەرخان کراوە بەڵامەوە ساڵێک نزیک دەبێتەوە تێپەڕیوە تەنها لە ساڵ هەشتی کارەکان بۆ لە سەدادەی تەواو بووە و هەموانیش بابەتەکە بە نەبوونی پارە و سویلە دەگەڕێنەوە لە کۆتاییشدا وەکو ئاماژەم بۆ کرد باجەکەی هێرا هەوڵاتیانی ئەو شارە و شارەکانی دیکە دەیگرن تا بەی گەیشتنەوە بەرنامەیەکی دیکە بۆ خوددایدان دەسپێرم کە سپارتە زایە ناکات.